کە سەحابەکان فەرمێ شەوێکیان پێغەمبەری خوان بینی حولەیەکی لە بەرابوو، عەبایەکی سووری لە بەرابوو یان کراسێکی سووری لە بەرابوو، مانگە شەو بوو، سەیری دەموچاوی پێغەمبەری خوا مەکرد و سەیری مانگ مەکرد، قەسەم بەخوا دەموچاوی پێغەمبەری خوا لە مانگەکە جوانتر بوو. واتە ئەم نورە بەردەوام لەبەر چاو تابێ. چاوت لە یەک لەحزەیە، لە یەک سانیەیە 20 دانە وێنە نەقڵەکە، 20 دانە وێنە ئەبینێ لە یەک سانیەیە. چاوت لە یەک لەحزەیە ملیۆنێک و 500 دانە مێسیجی بۆچێ. چاوت بەس لەناو چاوتە ئیستیعلاماتی بینین لە شەو و ڕۆژە، 12 شەو و 12 ڕۆژ 150 ملیۆن مستەقبیلی ڕووناکی هەیە کە هەمووی ئەبێ نوری و ڕووناکی پێغەمبەری خوا وەرگێ صلی الله علیه وسلم. چونکە خوای گەورە پێغەمبەری خوا بەچی ناوە بە؟ بە نور ناوە بە. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. يعني أي محمد تو أو خوريد نعم أي محمد تو مانجيشي، يعني چون خور خويا سوتين بو أوي كدنيا روشن كاتوا تۆ لە هەمان کاتە مانگیشی کە لە خۆتەوە قسە ناکەی، ڕووناکی وەحی خۆرە وەرەگریت و پەخشێکیتەوە بۆ خەڵکی لە شەوە، لە شەوی تاریکە، کەواتە تۆ بە هەردوو معناکە خۆر و مانگیشی. بۆیە مامۆستا فەرمێ وەکو ڕۆژ ئەو مەها لەو دوورە دەرکەوت. چی؟ فەرمێ وەکو ڕۆژ ئەو مەها، یعنی پێغەمبەری خوا هەردووکیانە، وەکو ڕۆژ ئەو مەها یعنی ئەو مانگە لەو دوورە دەرکەوت، لە مێوە ئەشک و ئاهی ئێمە سەرکەوت، کە ئەو لێو ددانەم دی بەجارێ، لەبەر چاوم هەموو لەعل و گوهەور کەوت، و نەوزێکم شەوێدا گەیمە سەرم و وتی هەستە هەتاو دوا لەسەر کەوت. لە چێ یارەب خەبەر پرسی بکەم من کە هەر کەس بۆ خەبەر چوو بێخەبەر کەوت، دڵم وەک شێری شوعلەی بێشەگرتوو لە سینەی پڕ لە سۆزم دەربەدەر کەوت. ماسا مەحبیە فەرمێ، ماسا نالیە فەرمێ دڵم وەکو ئەوەی شێرێک لە بێشەیەکا بێ و شوعلە گرتی بێتی، گر گرتی بێتی لە بێستانەکە دەرەپەڕێ، فەرمێ دڵم لە خۆشەویستی پێغەمبەری خوا ئاوان لە ناو سنگم هاتە دەرەوە صلی الله علیه وسلم. الله ئەکبەر. واتە ئەم چاوەی ئێمە ئەو ڕووناکی و شعلەیە ببینێ کە لە ڕۆژ و مانگەوە بۆمان پەخشە بێتەوە جارێکی تر. خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وامان لێ بکات. ئەم چاوەمان ئەم واری کە من و تۆی بینین لەوانەیە دوو چێبڵی بەناوە تێپەڕی بێت، تەنها دوو وایە، تەنها ئەو پەڕی سێ وایر لە چاوتەوە کە ئەچێ بۆ مێشک 500,000 وایر لە شەبەکەی چاوە چێ بۆ مێشک، بۆ ئەوەی کە 7 دانە ملیۆن ڕەنگ نەقڵکا بۆ مێشکت. چەند؟ واتە چاوی ئینسان توانای ناسینەوەی 7 دانە ملیۆن ڕەنگی هەیە. لا إله إلا الله. کە شەبەکەی چاو کە کابراڵێن شەبەکیەکەی تووشی نەخۆشی بووە، دەچینە هەر چینە و ئیشی خۆیەکە، یەک چینیان ئیش نەکات چاو نابینێ و چۆرەبی نوری خوا و پێغەمبەرەکەی نابینی صلی الله علیه وسلم بە معنای طبیەکەی، هەر هەمووی لە 0.4 میلیمێکا جێی بۆتەوە، لە 0.4 میلیمێکە. کە ئەشێ ئەم ڕووناکیە بۆ پشتی چاو لە یەک لەسەر 20 سانیەیەکە ئەم ڕسمانی هەموو جەنابتان لێ مێشکی منە ئەبێ بەڕسم و هەمووتان بە یەک جار ئاوا ئەبینم کە ئەم چاوەش سەرایەوە و خوای گەورە لێی سەنیتەوە بە هیچ شتێکی تر پڕ نابێتەوە. بۆیە پیرەکانمان کاتی خۆی خۆیان لێ ڕازی بێ بە پێغەمبەری خۆیانەوە چی؟ پیانەوە چی؟
حاجەکان پیانۆ چی پێغەمبەری خوا؟ پیانۆ بیلبیلەی چاوان، بیلبیلەی چاوان، یعنی ئەو نە پێغەمبەری خوان، یعنی ئەو عەدەسەیە و ئەو کونە بوو کە ڕووناکی لێوا چۆ ژوورەوە، یعنی دایمە پێغەمبەری خوان لەبەر چاو بوو. ئەگەر دیقەتیش بن لە کاتی بانگە کە ئەگاتە باسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەشهد ئەن محەممەدەن ڕەسوول الله، پیرەکان چی یەکەن؟ چێزانە چی یەکەن؟ هەردوو پەنجە ئاوا دەمخۆش ماچێکەن و ئاوا یەخەنە سەر چاویان. سبحان الله، ئەم پیرانەی ئێمە چەندی پێغەمبەری خۆیان خۆشویست صلی الله علیه وسلم. واتە ئەبێ ئەم خۆشەویستیە بگەڕێتەوە بە دڵ و بە گیان، ئەبێ ئەم ناوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتە سەر بینایی چاوان، ئەبێ ناوی محەممەد صلی الله علیه وسلم کە هاو بێتە ناو دڵەکانەوە. دڵ چوار شەمبەرە، چوار ژوورە، لە یەکەم ژووری نووسراوە میم، لە دووەمی نووسراوە حاء، لە سێیەمی نووسراوە میم، لە چوارەمی نووسراوە دال. یعنی چی؟ یعنی محەممەد، یعنی دڵت پڕە لە زاخاوی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم.